سڵاوتان لەبێت بەڕێزان. مەسعود بارزانی پەیامێکی لە بارەی ناوخۆی هەرێمی کوردستان بڵاو کردەوە. بارزانی لە پەیامەکەیدا ڕای دەگەنێت چارەسەری دۆخی سیاسی بە گۆڕانکاری لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکرێت و ناکرێت ئەوانەی کە هۆکاری قەیرانەکەن دووبارە سەرۆکایەتی پەرلەمان بگرنەوە دەست. بە میواندارێک لە بارزان عومەر عنایەت ئەندامی پەرلەمانی کوردستان و نەجیبە لەتیف ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. خۆپیشاندانەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە دژی سیاسەتی برسیکردنی خەڵک بەردەوامە. تاوەکو ئێستاش حکوومەتی هەرێم وەڵامی داواکارەکانی خۆپیشاندەرانی نەداوەتەوە. سەرۆکی پەرلەمانی کوردستانی ژەڵێت پێویستە ئەم حکوومەتە هەڵبوەشێتەوە. سەرڕای بەردەوامی خۆپیشاندانەکان حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا بە فەرمی وەڵامی داواکاریەکانی خۆپیشاندەرانی نەداوەتەوە و هیچ دانیشتێکی تایبەتیشی لەسەر ناڕەزایەتەکانی خەڵک و خۆپیشاندانەکان نەکردووە. بۆ هۆیشەوە خۆپیشاندەران لە حکوومەتی هەرێم بێئومێد بوون داواکەن دەسەڵاتدارانی بەغداد کێشەی موچیان بۆ چارەسەر بکات. پرسی موسێ یەکێکە لە سەرەتاترین مافی هاوڵاتیان کەسی وێ ڕایبوونی داهاتێکی زۆری حکوومەتی هەرێم نێو موسەی فەرمانبەرانیش نادات و هیچ هەوڵێکی جدیشی نەداوە بۆ چارەسەری پرسەکە لە ئەستی ناوخۆیان بەڕێکەوتن لەگەڵ بەغداد. دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پارلەمانی کوردستان ڕایگەیاند حکوومەتی هەرێم شکستی هێنا و پێویستە ئەو حکوومەتە هەڵبوەشێتەوە و پارلەمان کارا بکرێتەوە و سەرۆکی شەرعی بۆ هەرێمی کوردستان دابنرێت. سەرۆکی پەرلەمانی کوردستان وتیشی ئەبێ کێشەی موسە چارەسەر بکرێت و چیتر قوبوڵ ناکەین خەڵکی کوردستان ببێتە بارمتەی مافیاکانی نەوت. لەلایەکی ترەوە دەربارەی کێشەی موسەی فەرمانبەرانی هەرێم و ئەولانەشی چارەسەرکردنی کێشەی موسەی فەرمانبەران لە بەغداد بە خیانەت ئەزانێت. ئەحمەد حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند لە ماوەی دوو ئیدارەی زۆنی زەرد و سەوزدا ڕێژەی لە سەدا حەڤدەکەی هەرێم کە لە بەغداوە هات هەر لەناو فڕۆکەدا دابەشەکرا و پشتیداری سەوز لە سەدا هەشت بوو ڕاستەخۆ هات بۆ سلێمانی و بەشەکەی تریشکە لە سەدا نۆ بوو ئەچوو بۆ ئیدارەی زەرد. لەبەرەوەی کەس لێپرسینەوەی ناکرد ئەو جیاکردنەوەی خیانەت نەبوو چونکە ڕاستەوخۆ پارەکە چۆگیرفانی حیزب بوو دواتریش هەندێک خێری لێکرا بۆ میلەت بەڵام ئێستا ئەگەر بڵین با پشتی میلەت جیا بێت ئەوە بووە بە خیانەت. ئارام شێخ محەممەد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ئاماژە بەواکات بۆچی بۆ خۆیان خیانەت نییە تەنانەت نۆژەنکردنەوەی ماڵەکانیشان لە بەغداد بە پارەی حکوومەتی عێراقەکەن بەڵام بۆ خەڵک خیانەتە موچە و حەقی خۆی لەم وڵاتە وەربگرێت. جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ئەوەشی خستە ڕوو کوردستان بەبێ دەستور هەرێمێکی فیدراڵیە لە عێراق و ئەو پرسە قابلی دەستکاری نییە و چارەسەری پرسی موچە لە بەغداد پارچە پارچەکردنی هەرێم نییە ئەوانشی دژاتیەکە نەیانوێت درێژە بە تاڵانی نەوتی هەرێم بن. لای خۆشی عقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ئێمەش ئامادەین کێشەکان لەگەڵ بەغداد چارەسەر بکەین بەڵام جارێ با کێشەکانی نێوان هەولێر و سلێمانی چارەسەر بکەن. عقوبات تاڵەبانی وتیشی ئایا کێشەمان لەوەدایە سلێمانی نایەوێت لەژێر هەژمونی هەولێر بێت؟ باشە دەبابین ڕێبکەوین لەسەر سیستەمێکی فیدراڵی و لە مەرکەزی بۆ ناو هەرێمی کوردستان. ماوەی 2 ساڵە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دۆخێکی دارایی دژواردا ژیانە گوزەرێنن هۆکارەکەشی بۆ گەندەڵی و دزینی داهاتی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بەرپرسان لە ژیانێکی شاهانەدان و هاوڵاتیانیش دەستکەوتنی قوتی ڕۆژانەیان لا زەحمەتە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاومەریان بەخێر بێن سوپاس بۆیان بدەبوونتان گەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ بارزانی پێشکەمێک بەر لە ئێستا ڕاگەنداوێکی بڵاو کردەوە لە ڕاگەنداوەکەدا باز دەوەکە کە چارەسەری دۆخی سیاسی بە گۆڕانکاری لە سەرۆکایەتی پەرلەمان و پێکێنانی حکوومەتێکی نوێ و باز دەوەکە کە کەسێکیش دیاری بکرێت بۆ جێگرتنەوەی ئەو ڕای بەڕێز لە سەبارەت بە پەیامە. زۆر سپاس بۆ جەناب و بۆ بیناش بەداخەوە من بە تەواوی پەیامەکەم نەخوێندەوە چکۆ لە ستۆدیۆیەکی کە بوو لە بەرنامەیەکی ترەوە من هاتووم بەڵام ئەگەر بەڕێز مەسعود بارزانی نیەتێکی وای هەبێ کە تەوان ئێمە بەڕێز مەسعود بارزانی بە سەرۆکی ماوە بەسەرچوو یان لای ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان جەنابیان سەرۆکی هەرێم نین بەڵام ئەوەی دەی ئێمە ئاگادار بین زۆربەی لایەنە سیاسیەکان زۆربەی حکوومەتی عێراق وڵاتانی دەرودراوسی هەمویان تەعاملی سەرۆکی هەرێمی لەگەڵەکەن
ئەوە هەنگاوێکی بەڕێی من هەنگاوێکە بەڵام ئەبێ بەو سانایە نییە چونکی پەرلەمان تا کاران نەبێتەوە و شێوەی دەسەڵاتی دوایی دەست دە کێشانەوەی مەسعود بارزانی دیاری نەکرێ و شێوەی پەرلەمانێک نەبێ متمانە لە حکوومەت دووەگرێتەوە کەواتە لە هەموو شوێنەکان وەڵێ هەموو ڕێگاکان ئەگەڕێتەوە بۆ بانە هەموو ڕێگاکان ئەگەڕێتەوە بۆەوەی پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە بەم دەستەی سەرۆکایەتیەوە کە ئێستا هەیە و لە ناو هاوڵی پەرلەمانە ئەو ڕێکەوتنی کە لە نێوان ئێمە و برادرانی پارتی دیموکراتی کوردستان هەیە کە بەهۆی دەنگدانی ئەوانەوە ئێمە سەرۆکایەتی پەرلەمان وەرمان وەرگرتووە بەڕێز دکتۆر یوسف محەممەد سادق بۆتە سەرۆکی پەرلەمان و لەمان کاتە بەهۆی دەنگدانی ئێمەوە بەڕێز نیسیوان بارزانی بووەتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز قوبات تاڵەبانی بووەتە جێگری سەرۆکی حکوومەت هاوکێشەیەکە لە بەری ئەم بەرەوە سەرۆکی پەرلەمانە لە بەری ئەو بەرەوە سەرۆکی حکوومەتی جێگرێتی ئەم هاوکێشەیە پێویستە هەڵبەوەشێنرێت چۆن هەڵەوەشێنرێتەوە ئەم هاوکێشەیە پێویستە لە ناو هۆڵی پەرلەمانە بچنەوە هۆڵی پەرلەمان دەنگ کۆ بکرێتەوە دژی بەڕێز دکتۆر یوسف و متمانە لەوەی دکتۆر یوسف وەربگیرێتەوە ئەو کاتە کەسێکی کە یان بە تەمەترین کەس یان کەسێکی کە بە پێ ڕێکوتنێکی سیاسی کە لەوانلایەن سیاسەکانە بێتەوە بە سەرۆکی پەرلەمان و دەستێکی سەرۆکاتی پەرلەمانی نوێ زۆر باش ئێستا بەلای بچنەوەی گۆڕانکاری لە سەرۆکاتی پەرلەمان ئاساییە چونکە ئەو باز دەوە کە دەڵێت دەبێت گۆڕانکاری لە سەرۆکاتی پەرلەمان بکرێت چونکە ناکرێوانەی کە بە بوتەی خۆی کە بنوتەوە کاری ئەوەی کە قەیرانە سیاسەکە کە پێی وایە دەستی سەرۆکاتی ئەو کاری قەیرانی سیاسی دووبارە بگەڕێت دوو ڕێگایە بۆمە دوو ڕێگا یان ئەوەیە بەڕێز دکتۆر یوسف بۆ خۆی ئیستیقالە بکە و بێت جارێکی بێتەوە ناو هۆڵی پەرلەمان یان ئەوەیە دکتۆر یوسف پێویستە جەلسەیەکی پەرلەمان ڕێک بکرێ و بەڕێز جەنابی دکتۆر یوسف و جێگرەکەی بەڕێز جعفەر ئیمینیکی و کاک فەخرەدین لە ناو هۆڵی پەرلەمانە ئەمانە بڵین متمانیان لێ وەربگیرێتەوە ناکرێت بەبێ ئەوەی جەلسەیەک تەشکیل بدەیت تۆ بتوانی متمانە لە بەڕێز دکتۆر یوسف وەربگیرێت نەوەندەی کە بەڕێز ئاگاداربی سیاسەکان لەگەڵ جگە لە پارتیە سیاسەکانی تر لەگەڵ گۆڕانکاری لە سەرۆکاتی پەرلەمان ینی گرفتە سیاسەکە گرفتی سیاسی لە سەرۆکاتی پەرلەمان گرفتی سیاسی سەرشی لە سەرۆکاتی هەرێمایە یعنی کێشەکە زۆر بەداخەوە ئەیلێم کە ئەبوایە لایەنە سیاسیەکان وی لە سەر و هەمویانە بستنەوەی گۆڕان کاتێک لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕێککەوتن تاک بە تاک کێشەی سەرۆکایەتی هەرێم و شێوەی دەسەڵاتیان لەگەڵ برادرانی پارتی دیموکراسی ساقلاتۆ فران نەداتە ناو هۆڵی پەرلەمان کە پەرلەمان بە کۆیلی دەستی حیزبەکان دانرێ بەلای من لەبەرەوەی هەموو ئەندام پەرلەمانەکانن وەلێ کردووە ناڵێم هەمووی بەڵام زۆربیان وەلێ کردووە و کۆیلی دەستی حیزب کە بەبێ حیزب هیچ جۆرە هەڵسوکەوتێک نەکەن تەماشایەوەی دەکرد نەخێر بگومان خۆت باش زانی کە بستنەوەی گۆڕان جۆرێک لە ئازادی بە ئێمەداوە بەڵام هەموو ئەندام پەرلەمانەکان ئەندام پەرلەمانیش هەیە لە 100% وابەستەیە و لە ناو بستنەوەی گۆڕانیشایە وابەستەیە بەوەی حتا سەرۆک فراکسیۆنەکە ئێڵێ بەڵام لە ناو بستنەوەی گۆڕانە من بۆ خۆت شایدیەوە دەی مەسەن هەموو بستنەوەی گۆڕان پێیان باش نەبوو کە من دەنگ بدەم بە بەڕێز قوبات تاڵەبانی من دەنگم پێدا لەبەری وتم بەوەی لینکێک دۆستایەتێک لەگەڵ برادران لە یەکێتی نیشتیمانی کوردستان بمێنێتەوە ناکرێ ئێمە ئەنتی یەکێتی بین ئەنتی کۆمەڵ بین ئەنتی یەکگرتو بین ئەنتی پارتی بین و بێستاش وەڵام ناکرێ بستنەوەی گۆڕان ئیعلانی و کابڵێکا کە من ئەنتی پارتی بچۆ سیاست فەنی ممکناتە ناکرێت سیاست بگەینتە سەر ئێسقان ئێمە ئەتوانین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانیش ڕێ بکەوین بەڵام بەمەرجێک ئەوان لەو ئەنجەهیەتەی خۆیان بێنە خوارەوە و ئێمەش وەکو کابراڵێ ئامادە بین و توێش لەگەڵ ئەوە بکەین لەبەرەوە من ڕێیم وا بوو با دۆستایەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بمێنێ لەگەڵیان نەگەینە سەر ئێسقان لەگەڵیان ئەو کاتە من دەیژم با بە قوبات تاڵەبان یەک کەسیش لە بستنەوەی گۆڕان ببینینەوە ڕاستە لایەنگرانی بستنەوەی گۆڕان هێرشی توندیان گرە سەر من و بۆچم بەڵام کاتێکی شیرینی نێوانێکێتی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕانیش خورایەوە مەرعێنات لێ نەبوو وانە خۆکەواتە ئەو دووربینەی من باشتە چکە کەسی بەرپرس ناکرێت لە کونی دەرزیەکەەوە سەیری دنیا بکات تۆ پێویستە لە دەلاقێکی گەڕۆ سەیری دنیا بکەیت تۆ کاتێک بیتە سەرۆکی پەرلەمان پێویستە من یەک نمونەی زۆر بەسیط پێویستە هەموو ئەقلیم ببینی سەرۆکایەتی هەرێم ببینی حکوومەت ببینی دەرودراوسی ببینی ئەندام پەرلەمان ببینی بە یەک مەودا لە هەموویەوە دووربی بمبورە یەک نمونەیە خەڵک مەسەن کەسی بەرپرس پێویستە بەم شێوە بێت تۆچی ئەی بەلای زەویەکە خانوویەکی لەسەر دروست کراوە شۆڤڵێکی بەسەرەوە ئێڕوخێنێ 4 مناڵ لە نزیکی دانیشتون ژنێکیش لەولاوە دانیشتووە پیاوێکیش بە خاکە نازێکەوە دانیشتووە تۆ یەکسەرێک هاوڵاتی کڵی سێرە و ستەمە گەورەیە کە شارەوانی لەم پیاوەی کردووە ئەمە گەورترین ستەمە وانە ئەمە بە دیدی خۆت بەڵام کاتی ئەچیتە لای سەرۆکی شار لای پارێزگار ئەڵە کاکە ئەم برادەرە زەویی کەی وەرگرتووە خانووی کەش هەیە لە شوێنێکیکە ئەو بۆ نمونادەم و ئەم برادەرە لە شوێنێکا کردوتی ئەو شوێنە مەکتەبە
سیدیدی بۆچوونی پارێزگار یا سەرۆکی شارەوانی بۆ ئەو ستەمەی کەلویا کراوە وەگەوەنیە منی هەکی هاوڵاتی بینم لە کوری دەرزیەک و سەیری و حادسەیەکەم دەبرە بەرپرس پێویستە کەسی بەرپرس و نوخبە ئەبێت لە دیدێکی زۆر فراوانترەوە سەیری دنیا سپاس دەکەم دۆتەگرم بۆ لای بەڕێستان نەجیب خان ئەگەر بین لای بەڕێستان سوپاس بۆ ئامادەبوونت ڕای بەڕێز چەند چیە لەسەر نوێترین پەیامەکەی بارزانی کە باسی کۆمەڵە خاڵی کردووە لەوانە کە گۆڕینی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە پێی وایە هۆکاری قەیرانەکان و پێکێنانی حکوومەتێکی نوێ وەخۆشی کەسێکی تر دەستنیشان بکرێت بۆ پۆستی سەرۆکێرم تا هەڵبژارنی داهاتوو. بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاو لە ئێوە لە برای بەڕێزم کاک عومەر و سڵاو ڕێز بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بێگومان ینی نازانم من ئەم پەیامەی کە لەم دوایە بەڕێز کاک مەسعود ئاڕاستەی کردووە من شتێکی نوێی تیا نابینم. ئەو قسانە ینی پارتی لە یەکەم لەحزەی دروستبوونی ئەم کێشانەوە چی و تۆ ئێستا هەر ئەو شتانەیە دووبارەکاتەوە شتێکی نوێی تیانە هەتا قسەی لەسەر بکرێ ئەم قسانە بەردەوام کردویانەتەوە چ لە سەرزاری فراکسیۆنەکانەوە چ لە سەرزاری حیزبەکەیانەوە و چ لە سەرزاری بەڕێز کاک مەسعودیشەوە ینی بەداخەوە من وایە بینم کە کاک مەسعود خۆی لە سەر و کێشەکانەوە بینێتەوە بۆیە بەردەوام تەرحەکات کە وا بکەن و لایەنەکان باوا بکەن و ینی ئەم شتانە کە باسەکرێ ینی ئەو باز لە هەڵبژارنی دەستێکی سەرۆکایەتی نوێی پەرلەمانەکە ئەسڵەن کێشەکە لە پەرلەمانانە کێشەکە لە سەرۆکایەتی هەرێمە ینی پێویست دەکات کە لەوێەوە چارەسەرەکان بکرێ بۆیە بەڕای من پەرلەمان ئەگەر کاراش بکرێتەوە هەتا کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر نەکرێ پەرلەمانش ناتوانێت وەکو پێویست بە ئەرک و مەهامەکانی خۆی ئەستێ لەبەرەوەی کاتێکە پەرلەمانی کوردستان دەست بەکارە بێ بێگومان یاسا دەرەکە بڕیار دەرەکە پێویستی بە سەرۆکایەتی هەرێمە بە سەرۆکێکی هەرێمە کە شەرعیەتی هەبێ بۆی کەواژووی لەسەر یاساکان بکات لەبەرەوە پێش هەموو شتێک پێویستەکە پەرلەمان کارە بکرێتەوە بەڵام ئەویش بە جۆرێک بێ کە کێشەکانی بەردەم کاری پەرلەمان چارەسەر بکرێت لە پێشترا چونکە بە تەنها کاراکردنەوەی پەرلەمان بەڕای من کێشەکان چارەسەر نابێ بۆیە مەبەستی قسەکانم لێراوەیەکە کێشەکە لە سەرۆکایەتی هەرێمایە و پێویست ناکە بەڕاستی بەو شێوازە قسە بکرێت لەسەر کێشەکان کە لە هەرێمی کوردستانە کێشەکان سیاسیە و پێویستەکە لایەنە سیاسیەکان قسەی لەسەر بکەن بەڵام بەو شێوازە ناکە کە پارتی تێڕوانین و دیدی پارتی بۆ چارەسەری کێشەکان هەیە بەڵکو بە شێوازێک کە هەموو لایەنەکان ڕازی بن بە شێوازێک لە چارەسەرکردن و کۆبوونەوە لەسەر مێزی گفتوگۆ و دانوستان بۆی جارێکی تر بەڕێکەوتن کە ئەمە جێدا خەیانی ئێمە بەردەوام لە قسەکانەوە دووباراکەنەوە کە پەنا ببەرین بۆ لایەنە سیاسەکان و بۆ حیزبەکان چونکە ئەمە واقعەکە لە هەرێمی کوردستانە ناتوانین خۆمانی لێلادەین و ناتوانین لە دەرەوەی واقعە قسە بکەین ئیلا ئەبێ بەڕێکەوتنی لایەنەکان بێ بەڵام بە جۆرێکە هەموو لایەنەکان ڕازی بن بە شێوازی چارەسەرکردنەکە نەک تەنها بەو دید و تێڕوانینەی کە پارتی هەیەی کە سەرچاوی کێشەکان و پەکخستنی پەرلەمان پارتیە بەڵکو ئەبێ بە شێوازێک بێکە ڕێکەوتنێکی وابێ کە سەرجەم کێشەکان چارەسەر بکەن. بەڵێ زۆر باشە بەڵام بە بۆچوونی بەڕێز دیانیاندێک خەڵک تێڕوانی پێی وایە کە ئەوە مەسەرەن پەرلەمانتاران و سەرۆکایەتی پەرلەمانە کە ئەم قەیرانە دروست کراوە ینی دۆخە سیاسەکان بە ئێستا گەیاندووە ینی باش دۆخە سیاسەکان نەخوێندوێتەوە. من نازانم ینی کێ بەو شێوازە ینی بیرکردنەوەی وابێ کە پەرلەمانتاران و سەرۆکایەتی پەرلەمان دەستی سەرۆکایەتی پەرلەمان ئەم کێشانەی دروست کردووە ینی ئێمە لەم خولەی پەرلەمانە بەڕاستی ڕوبەڕووی کۆمەڵی کێشە بووینەوە کە ناکرا ئەم خولەی پەرلەمان قسەی لەسەر نەکات ئەگەر نایاسای درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم کە لە ساڵی 2013 دەرچووە بۆ ماوەی 2 ساڵ ماوەکەیان بۆ بەڕێز کاک مەسعود درێژ کردوێتەوە یعنی ئەوە بەدەر بۆ لە دەسەڵاتی ئەم خولەی پەرلەمان کە لە 28 ماوەی ویلایەتەکەی کۆتایی دێ خۆ ناکرێ ئەمە یاسایەکە و کۆتایی بە ماوەی یاسایەکە هاتووە ناکرێت پەرلەمان قسەی نەبێ لەسەری بۆیە هەر لە سەرەتاوە یعنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان
درچان بەو ڕاستیە کردبوو کە ئەمە کێشەیەکی گەورەیە و بە تەنها بە پەرلەمان چارەسەر ناکرێت بۆیە هەر ئەو کاتە سەردانی هەموو لایەنە سیاسیەکانیان کرد دەستەی سەرۆکایەتی سەردانی تەنانەت کەسی یەکەم حیزبەکانیشیان کرد و قسەیان لەگەڵکردن کە ئەمە کێشەیەکە و وەرن با بە هەمومان چارەسەریکەین و ئەوە بوو کە هەموو لایەک ئاگادارن کە چوار لەو لایەنە سیاسیانە کە ئەتوان بڵم چوار لایەنی سەرەکی بوون پرۆژەیان هەبوو بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ئەوەی کە معنی بوو بە بابەتەکە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بوو نە حیزبەکەیان و نە فراکسیۆنەکەشان هیچ پرۆژەیەکیان نەبوو لەبەرەوە ئەمە ینی ئەبوایە پەرلەمان قسەی لەسەر کرا کۆمەڵە کێشە و بابەتی تر کە بۆ نمونە بوونی دەستورە کە ئێمە ئەو هەموو کێشە و معاناتی ئێستا هەمانە لە نەبوونی دەستورە لە غیابی دەستورە بۆیە ئێمە ئێستا دەسەڵاتەکان هەمووی تێکەڵ بۆ لە هەرمی کوردستانە و کەس بە ئەرکومەهامی خۆی هەڵناسێ ئەمە لە نەبوونی دەستورە ئێمە لەم خولەیە زۆر مەبەستمان بوو کە ببینە خاوەنی دەستور لە هەرمی کوردستان بەڵام بەداخەوە مەش عەرقەلەی زۆری بۆ دروستکرا لە کاتێکا کە نە بە دەستور توانیمانە و کێشە چارەسەرکەین و نە بە هەموارکردنەوەی یاساکە توانیمان چارەسەریکەین بۆیە دوجار دەرەنجامی ئەو هەوڵانە بوو کە بەو شێوازە گەیشت پەرلەمان پەچیخرا ئەمە پەرلەمان شتێکی نایاسایی نەکردو شتێکی نەکردووە بەدەر لە دەسەڵات و ئەرک و مافی خۆی ئەوەی کە ئەرچی ئەوە پێی هەستاوە بەڵام بەداخەوە ینی کە پەرلەمان لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵم سەرجەم حیزبەکان بە چاوێکەوە ئەڕوان بۆ پەرلەمان کە وەکو دەسەڵاتێک بێ ئەوان هەرچیان بێ ئەوان پەرلەمان ئەوەیان بۆ بکە و ئەوان بە چ شێوازێک بیانە یاساکان دەرچێ و بڕیارەکان دەرچێ پەرلەمان بەو شێوازە کاری لەسەرکە بەڵام ئەم خولەی پەرلەمان نەویست بەو شێوازە بێ ویستی یاسا سەروەری بەڕاستی و لە دروشم بازی دەربچێ و یاسا سەروەر بێ و یاساکان کاری پێ بکرێ بۆیە بەو شێوازە پەرلەمان بەو حاڵەتی ئێستا گەیاندراوە زۆر باشەکەواتە زۆر بە کورتی ئێستا ئەوەی کە قەیرانەکەی گەیاندووە بێ ئێستا خەڵک لەم قەیراندا ئەوە پەرلەمان و سەرۆکاتی پەرلەمان یاخود سەرۆکاتی پرسی سەرۆکاتی هەرێمە ئەنی کامیان هاوڵاتیانن بە ئێستا گەیاندووە ینی ئاگەر گۆڕانکاری لە هەر کامێکیاندا بکرێت ئاساین ئەگەر لە پێناو خەڵکدا بێت بێگومان ینی وەکوتم بڵێ کێشەکە کۆمەڵێ بابەت هەبوو کە ینی کۆمەڵی هۆکارە بوو ناتوانین بڵێن تەنها پرسی سەرۆکایەتی هەرێم بوو کە پەرلەمان بەو شێوازی لێکرا بەڕاستی ئەم خولەی پەرلەمان خولێکی کارا بوو و ویستی دەستی بۆ کۆمەڵە دۆسیە برد بە تایبەتی ئەو دۆسیانی کە باز لە گەندەڵی و بە هەدەردانی سامانی نەتەوەی و سامانی میلەت کرا و باز لە ناشەفافێت بە تایبەتی لە دۆسەی نەو تاکە سەرچاوەی بژێوی خەڵکی هەرێمی کوردستانە یعنی ئەمانە هەمووی هۆکار بوون بەڵام کێشەکە لە سەرۆکایەتی هەرێمە ئەتوان بڵێم ینی جۆرێک لەوەی کە تەقیەوە و ینی پارتی دیموکراتی کوردستانی لەوە زیاتر نەیتوانی تەحملی ئەو وەزع بکە ئەگەر نا هۆکاری تر زۆر بوو بۆ ئەوەی کە پەرلەمان بەو شێوازە پەکی بخرێ بۆیە ئەو هۆکارانە هەبوون و سەرۆکایەتی پەرلەمان وەکوتمان کۆمەڵێ بابەتی هێنایە پێشەوەکە لەوانەیە بڵێم ئەگەر زیاتر قسە و گفتوگۆی لەسەر بکراوە بە ڕێکەوتن لە قسەی لەسەر بکرا باشتر بوو ئەو سازانەی کە لە هەرێمی کوردستانە ینی ترەوە واقعەکە و ئێمە ئەبینین کە هەر حکوومەتەکە خۆی بە سازان پێکهێنرا ئێستا ینی ئەکرا لەو کاتەشا سازانی زیاتر بکرێت لەسەر بابەتەکان بەڵام کە نەکرا وەکوتم پەرلەمان ڕاستە نایاسایی نەکردو بەڵام بە سازان ئەو کێشەیەک لا نەکرایەوە لەبەرەوە بۆ گوێ پرسیارەکەی جەنابەت چ گۆڕانکاری لە سەرۆکاتی هەرێما بێت چ لە دەستەی سەرۆکاتی پەرلەمانە بێ بێگومان لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە بێ زۆر ئاساییە و دەبێت بکرێ و دەستی بۆ ببرێ بەڵام بە ڕێکاری خۆی بە ڕێکاری یاسایی ئەبێ لە پەرلەمانە ئەمانە بکرێ با پەرلەمان کارا بکرێتەوە پاشان وەکو کامەر ئاماژەی پێدا لەناو پۆهۆڵی پەرلەمانە متمانە لە دەستی سەرۆکایەتی وەربگیرێتەوە مادەم بەرژەوەندی خەڵک لەوا بێ بۆ کێشەکە چارەسەر بێ قەیچێکە بەڵام بە ڕێکاری یاسایی ئەو کارە ئەنجام بدرێ. بەڵای سوپاس دەکەن دواتە گەڕێنەوە لای بەڕێستان کاومەری هێزێکی سیاسی جگە لە پارتی بۆچوونی ئەوەی بۆ گۆڕانکاری لە سەرۆکایەتی پەرلەمان هیچ هێزێکی سیاسی ئەنیەوە بۆچوونی هەیە ئێستا مەسەلەن بزنەوەی گۆڕان لەگەڵ گۆڕانکاریەکەدا یاخود لەگەڵ گۆڕانکاریەکەدانی ئەوەندێک تا ساتەوەختەش بزوتنەوەی گۆڕان حیزبێکە ستەمێکی گەورەی لێکراوە هەموو زیرەکانی دەرکراوە هەم سەرۆکی پەرلەمانەکە کە لە ئێمە دەرکراوە یعنی کێشە لەلایەن سەرۆکاتی دەستەی سەرۆکاتی پەرلەمانەوە نەبوو بوو نەجیبەخان ئاماژەی پێدا ئەگەر من حەزم کرد دوسێ دێرم خوێندەوە لەوەی بەڕێز پەیامەکەی سەرۆکی هەرێم پێم خۆشە بە پەلە یەک سەیرێکی بکەین پێکەوە گفتوگۆ و
حیزبەکان بکەونە گفتوگۆ و پارلەمان کارا بکرێتەوە زۆر باشە کاربن بەڵام پەرلەمان پێویست بم دەستی سەرۆکاتیەوە پکارە بکرێت چۆ تا پەرلەمان کارا نەکرێتەوە تا پەرلەمان کارا نەکرێتەوە بەبێم دەستێت خوا بە هیچ جۆرێک ناتوانانی بەبێ دەستی سەرۆکایەتی ئەم دۆزی سەرۆکایەتیە تۆ پەرلەمان کارا بکەیتەوە کێس پەرلەمانە بارڕێەوە ئللا لە حاڵەتێکا نەبێ کە سەرۆکی پەرلەمان خۆی استیقالە بکەوە استیقالەش بکات هەر ئەبێ دەستێکی ناوهۆڵی پەرلەمانە بێ ئەمە ناکرێ بەبێ پەیڕەوی ناوخۆ دەبێت سەرتا کۆبنەوەیکی پەرلەمان لە پەیڕەوی ناوخوا بۆ معلوماتی بەڕێزم من پەیڕەوی ناوخۆم هەمووی دوو جار هەمووای کردوتەوە لە پەیڕەوی ناوخوا متمانە وەرگرتنەوە لە سەرۆکی پەرلەمانی تیانە بەڵام وەک عرف چۆن سەرۆکی پەرلەمان متمانی پێ ئەدرێ بە هەمان شێوەتوانی متمانەی لێ وەرگریتەوە مە عرفەیتر تۆ چۆن من تۆم کردو بە مدیر بەو شێوەژە دەتوانم تۆ وەرگن کێ بەڕێزان دەستی سەرۆکاتی هەڵبژاردووە ئەندامانی پەرلەمان توان متمان لە دەستی سەرۆکاتی وەربگرنەوە لە ناو هۆڵی پەرلەمانە کەواتە بەم ڕێکارێبی کە بەڕێز جەنابی کاک مەسعود باسی کردووە ئێستا لێرە پەرلەمان کارا بکرێتەوە زۆر باشە پەرلەمان کارا بکرێتەوە پێویستە ڕێکارەکان دابنێ بۆی کاتێ بەڕێز مەسعود بارزانی کە ئەڵێ من وازیێنم کە بە حسابی بستنەوەی گۆڕان لای ئێمە وەکو جارێکی لە من ناو کەوانێکە کە ئەو بەڕێزیان سەرۆکی هەرێم نییە بەڵام لە لای خۆی ئەو سەرۆکی هەرێمەوە ئەڵێ من وازیێنم خۆ ئەبێ ڕێکارە یاسایەکان لە ناو قەعەی پەرلەمانە دیاری بکرێ ئەو سەرۆکە پەرلەمانی کردێت خۆی انتخابات ناکرێ ئێستا سەرۆکی هەرێم بەپێی انتخاب بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 بە هەڵبژاردننی ڕاستەوخۆیە لایەن خەڵکەوە تۆ چۆن هەڵبژاردننی بۆ ئەکرێ ئێستاکێ لە ئێستەوە تا ساڵی 2007 ئەم باسی تا هەڵبژاردننی نوێ بکات لە سەرۆکیەکی هەرێم مانگینۆی تاوان 11 تقریبا سەرۆکاتی پەرلەمان لە مانگی 11 مانگی 11 ساڵی مانگینۆی ساڵی ئەداهاتوو کەواتە تۆ ناتوانانی بە هەڵبژاردن بکەی ئێبێکی پێبەی هەمواری یاسای سەرۆکاتی هەرێم بکەیتەوە کە بتوانی تۆ دەنگ لە ناو پەرلەمانە بدەیت بە سەرۆکی هەرێمێکی تازە کەواتە لە هەموو حاڵەتێکات پێوی و هەروە ئەگەر حکومەت جەڵی هەڵبژێنێتەوە حکومەتیش پێویستە لەلایەن سەرۆکاتی پەرلەمانەوە لەلایەن پەرلەمانەوە متمانی لێوەرگێ کەواتە لە هەموو حاڵەتێکە تۆ پێویستە پەرلەمانەیە باشە وەکو لە سەرەتاژەوە ئاماژەم پێدا ئەگەر ئێوە کێشەتان لەگەڵ بستنەوەی گۆڕان هەیە و پێتان وایە کە بستنەوەی گۆڕان ناتوانێت لەگەڵ پارتی لە هاوکێشەیەکا بێت لە ڕێکەوتنەکە بێت لە ناو هۆڵی پەرلەمان ناتوانانی متمانە لە سەرۆکی پەرلەمان و لە دەستی سەرۆکاتی پەرلەمان وەربگریتەوە کەواتە لە هەموو حاڵەتێکە بەبێ کاراکردنەوەی پەرلەمان نەتوانی سەرۆکی هەرێمێکی نوێ هەڵبژێری ناتوانی یاساکە هەموار بکەیتەوە وانە و هەڵبژاردنیش ناکرێ بە هەمان شێوە چونکە هەڵبژاردن ئەگەرەکرێ فەرمو بە هەڵبژاردن بکرێت یعنی ئێستا پارتیەوەشی قبول نییە کە دەستی سەرۆکات بچێتەوە پاشان گۆڕانکاری نەخێرەوەشی قبول نییە خۆ ئێمە داواکاری ئەمە ئەوەیە ئێمە هیچ لاریمان لەوە نەبووکو بستنەوەی گۆڕانەگەر ئەوان بتوانن بە شێوەیەکی دیموکراتی لە ناو هۆڵی پەرلەمانە دەنگی ئەندام پەرلەمانەکان کۆ بکەنەوە دژ بە سەرۆکەی کە لە ئێمەیە ئێمە هیچ لاریمان نەبووە لە سەرەتا ژوارێمە یعنی پارتی هەڵەیەکی زۆر گەورەی کردووە کاتی خۆی کە پەنای بۆ ئەو ڕێگا پۆلیسیە برد کە ڕێگەی لە سەرۆکی پەرلەمان کرد کە بوو بەرلەکەیەک بەناو بۆ پرۆسی دیموکراتی لە کوردستانە و هەروە بۆ پارتی دیموکراتی کوردستان خۆشیان یعنی لەکێکی زۆر گەورەی بە مێژووی پارتیشەوە و بە مێژووی پرۆسی دیموکراتی لە هەرێمی کوردستانیشە کە پۆلیسی مەسەن ژمارەیەک پۆلیس و چەکدار بێن ڕێگە لە سەرۆکی گەورەترین دامەزراوەی شەرعی بگرن لە هەرێمی کوردستانە پارتی ئیتوانی ئەوە نەکات بۆ بیانووی کە على اساس بزنەوەی گۆڕان بچێتەوە هەولێر و ببینە بای کێشەوەیان طبعاەوە ئیدعایەکی باڵە ئەڵێ ئیدعایەکی باڵە و هیچ ئێمە نیازی گێرەشێوێنیمان نەبووە و ئەوانشی کە ئەو بەرخۆپشاندانەی کە لێرە لە سلێمانی ڕوویدا لە گەرمیان ڕوویدا لە هەڵەبجە ڕوویدا زۆر باشی برادرانێکی نیشتیمانی کوردستان کە زۆربەی بڵێن جونگەسیا ئەمنیەکانیان بەدەستەوەیە تەنان خودی مەلا بەختیار بە ئێمەی ودوتی کاکە لە سەر تەلەڤیزیۆن باسیر کە بستنەوەی گۆڕان پشتی ئەم خۆپشاندانەوە نییە ئەویان کرد بیان و بۆیە على اساس ڕێگریان لە سەرۆکی پەرلەمان کرد بەڵام سەرۆکی پەرلەمان کە ڕێگری لێکە ئەیانتوانی بە شێوەیەکی زۆر دیموکراتیە ناو هۆڵی پەرلەمانە بێن سیقە لە سەرۆکی پەرلەمان زۆر باشە ئەی چۆن پەرلەمان کارە دەکرێتەوە ئەگەر مەسەلەن پارتی دەڵێ ئەوە قبول نییە کەم دەستی سەرۆکاتی داشتێکش بکاتەوە بە بۆ چوونی بەزێن زۆر سەیرە ناکرێ بەبێەوە ناکرێ بەبێ سەرۆکاتی بەبێ ئەم دەستی سەرۆکایەتی پەرلەمانە یان ئەبێ سەرۆکی پەرلەمان و دەستی سەرۆکایەتی خۆیان ئیستیقالە پێشکەشکەن و بچینەوە ناو هۆڵی پەرلەمان لەوێ گەورەترین بەتەمەنترین کەس سەرۆکی پەرلەمان وەرگێ و ئەو جەلسەکە بەڕێوە بەرێ و ئەوان لە دەرەوە ئیستیقالە بکەن کە ئەمە قابلی قبول نییە کە سەرۆکیەک غەدریشی لێکراوە یان ئەبێ دەستی سەرۆکایەتی بانگەوازێک بۆ دانیشتەکە بووە بەبێ ئەوان ناکرێت چکە تۆ
تۆ دانیشتی پەرلەمان چۆنەکەی نابێت سەرۆکاتی پەرلەمان باس داوات بکا بۆ دانیشتی پەرلەمان سەرۆکاتی دەستی سەرۆکاتی پەرلەمان ئەو سێ کەسەیە دکتۆر یوسف سەرۆکە جێگرەکەی جعفەری مینیکیە بەڕێز جعفەری مینیکیە و بەڕێز جەنابی کاک فەخرەدینە ئەبێ ئەم سێ کەسە بانگاوازی بکەن بۆ دانیشتی پەرلەمان و لەناو دانیشتی پەرلەمانە یاسای سەرۆکاتی هەرێم چارەسەر بکرێت بۆ ئەوەی جێگرەوە سەرۆکی هەرێمی ئایندە تا ساڵی 2007 دیارکە بەبێ ئەم پرۆسێ ناکرێت یعنی ئێستا پارتی ڕوانگەی پارتی بۆ دەستی سەرۆکاتی پەرلەمانی داهاتووێت پێشتر ویستێتی لەگەڵ کام هێز بۆ نمونە دەستی سەرۆکاتی پەرلەمان پێک بێن لە ڕابردوو کە ئەگەر بشێوێ پێشی بێنێ بەدەر لە بزنەوەی گۆڕان ناتوانێت ئەم دەستی سەرۆکاتی نەچێتنەوە ئەوڵی پەرلەمان هەر ئەبێ وابێ مخۆیان لەم شتەتی ئەگەن ینی بەڕاستی برادران لە پارتی دیموکراتیستان خۆیان لەم ڕاستی جێلەکەن خۆ تۆ ئەبێ گە دانیشتی پەرلەمانیشکەی پەرلەمان لە خۆی کۆ نابێتەوە کەسێک نابێت بانگاوازی بۆ بکا بڵێ بکاگەوەرن دانیشتن هەیە پەیڕەوی ناخۆواڵێ ئەبێ سەرۆک دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڵێن پەرلەمان وەرن کۆ ببنەوە کۆبنەوەکەی لە فڵانە شوێنە و ئەگەر خۆشیان نەهاتن بۆ ناو خۆڵی پەرلەمان و نیسابی قانونی تەواو بوو ئەو کاتە کەسێک ئەتوانێ بڕە ئەو لە حاڵەتێکا بێت حاڵدا بێت سەر دەستی سەرۆکایەتی پەرلەمان ئیستیقالە بن بەڵام بانگەوازەکە هەر بێ ئەوان بیکە هەر ئەبێ ئەو دەستی سەرۆکاتی بکە بە هیچ جۆرێ کۆبوونەوەی پەرلەمان من بۆرە دانیشتنی پەرلەمان دانیشتی پەرلەمان گرێ نادرێ بەبێ ئەوەی دەستەی سەرۆکاتی ئێستا داوای دانیشتی پەرلەمان بەڵێ بەڵام لە ڕابردە ئەوەندەی کە ئاگادارن پارتی داوای لە هێزێکی تر کردووە کە خۆیان ئامادە دەکەن بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان من ئاگاداریم لە پێم وایە هەوڵی داوە لەگەڵ زۆربەی لایەنەکانە لەگەڵ زۆربەی لایەنەکان هەوڵی داوە کە بێن و ڕێبکرد ڕێکەوتم بکەن و زۆر بەڵام زۆر ئەگەر ئەو ڕێکەوتنەش بکەن بەبێ ئەم دەستەی سەرۆکاتی هەر ناکرێت تۆ ناکرێت دەستی سەرۆکایەتیە کە ئیساچی سەرۆکاتی پەرلەمانی شەرعیە لای بەری بەبێ گۆڕانکاری بەسەر لەوەیسیان داهات بێ ئەوەی کە ڕێگە بدەن ئەم دەستی سەرۆکاتیە بچێت لە هەولێر ینی دوای گۆڕانکاریەکە بکرێت ئەگەر بچن لە هۆڵی پەرلەمان دابنیشن زۆر ئاساییە زۆر ئاسایە من و تۆ ڕێکەوتین لەسەر بابەتێک دخلنا بالمعروف ونخرج بالمعروف بەڵام ئێمە دخلنا بالمعروف بەڵام خروجەکەمان بە معروف نیست سپاس دەکەم بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگرین دواتر دەگرینەوە شاری هەولێر لای نەجیبەخان لەگەڵ ما بمێننەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% ڕوشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان نەجیبەخان ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزتان ینی پێ دوایە نەخشەی سەبارەت بە مەسەلەی پێکێنانی حکومەت و بارزانی ئەمڕۆ لە پەیامەکەیدا باسی پێکێنانی حکومەتێکی نوێکردەوە بە هەمان شێوە سەرۆکی پەرلەمان ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی باسی لەوە کە کام حکومەتە دەبێت هەڵبوەشێتەوە ینی هەڵوەشانەوەی حکومەتیش دووبارە ئایا بەبێ کاراکردنەوەی پەرلەمان دەکرێت؟ بەڵێ بێگومان ئەو حکوومەتی کە ئێستا کابینەی هەشتم ئەو متمانی لە پەرلەمانەوە وەرگرتووە
و بە جۆرێک لە جۆرەکانی هەر دەبێت لە پەرلەمانەوە متمانەی لێ وەربگیرێتەوە هەڵوەشانەوەی حکوومەت بەپێی یاسای ئەنجومەنی وەزیران ژمارە 30 ساڵی 1992 لە چەند حاڵەتێک هابێ یەکێک لەوە کە سەرۆکی حکوومەت دەست لە کار بکێشێتەوە خۆی دەست لە کار بکێشێتەوە و حاڵەتی دووهەم ئەوەیە کە دەستی پێ لە کار بکێشرێتەوەتە لە پەرلەمان متمانەی لێ وەربگیرێتەوە یاخود ژمارەیەکی ینی نیوەزایدێک لە ئەنجومەنی وەزیران دەست لە کار بکێشنەوە یان لە وەزیرە بەڕێزەکان دەست لە کار بکێشنەوە وەیاخود ئەگەر ئەو حکوومەتە لە دوو فراکسیۆن پێکاتبوو یەکێکیان دەستیان لە کارکێشایەوە و بەتەنها لایەنێک ناتوانێت حکوومەت تەشکیلکا بەڕێوەی بەرێ لەم حاڵەتانەیە لە ئێستا هیچ یەکێک لەم حاڵەتانە ناتوانرێ ئەنجام بدرێ لەبەرەوەی نە سەرۆکی حکوومەت دەستی لە کارکێشێتەوە و نە پەرلەمانیش کارایە تا متمانەی لێ وەربگیرێتەوە خۆ من بێگومانم لە سەرڕای ئەم هەموو قەیرانەی کە لە هەرێمی کوردستانە ئەگەر لە ئێستا پەرلەمان کارا بواە بێگومان لێپرسینەوەی لەو حکوومەتە ئەکرد لە سەرۆکی حکوومەت و لە وەزیرەکانیش چونکە ناکرێ ینی لە کاتێکا کە ئێستا ئەم هەموو قەیرانەیە ئەبینین کە ڕۆژانە خەڵک لەسەر شەقامە و داواکاری و داخوازی هەیە بەڵام حکوومەت بە هیچ شێوەیەک وەڵامی ئەو داخوازیانە ناداتەوە لەبەرەوە ئەم حکوومەتە حەق وایە خۆی دەست لە کار بکێشێتەوە ینی لە سەرۆکی حکوومەتەوە هەتاکو وەزیرەکان خۆیان هەز بە و ناڕەحەتی و بارگرانێ بکەن کە لەسەر شانی خەڵکە و خۆیان دەست لە کارکێشەوە بەڵام کە لە کاتێکا خۆیان نایکەن و پەرلەمانیش کارانیە نازانم بە چ شێوازێک ئەو حکوومەتە هەڵەوەشێنرێت بەڵام پێ دوایە ئێستا بۆ نمونە هەڵوەشانەوەی ئەم حکوومەتە بەدیلێکی تر هەیە مەسەرەن بۆ ئەم حکوومەتە بۆ نمونە دەسەڵاتداران مەسەر لەوانەی کە حکوومەت پێکدێن هەروانن یە کە جارێکی تر مەسەرە حکوومەت دەگرنە دەست یاخود ڕێگەدەن مەسەرەن چینێکی نوێ بێتەکایە و حکوومەت بەڕێوەبەرن ئەوانەی کە بەرەزوتت ئەوان فەشەلیان هێناوە لە مەسەلەی حکوومەتدارێتیدا ینی بەداخەوە من ئەمیزەوە بڵم کە ئەو حکوومەتە کێ دروستی کردەوە لایەنە سیاسیانە دروستیان کردەوە دەرەنجامی سیاسەتی لایەنە سیاسیەکانە کە لە حکوومەتە بەو شێوازە ڕەنگی داوەتەوە بۆیە ئەگەر ئەم حکوومەتەش هەڵوەشێتەوە هەر بێگومان کێ حکوومەت تەشکیلەکاتەوە جارێکی تر ئەبێ ڕێکەوتنی سیاسی بکرێتەوە ڕێکەوتنی سیاسیش هەر لە نێوان ئەو لایەنە ناکرێ و بێگومان ئەو لایەنانە شەر کەسانێک دانێن کە ئەندامی حیزبەکانن و ئەندامی پلەی بەرزیشیانە لەرا حیزبەکانە بۆیە من پێم وانێ هەڵوەشانەی حکوومەتیش چارەسەرێکی باش بێت و چارەسەرێکی بنەڕەتی بێ بۆ ئەو کێشە و قەیرانانە لەبەرەوەی جارێکی تر هەر عینەش دروستە بێتەوە ئەم حکوومەتەش ئێمە ئەومان لەبیر بێکە لە سەرەتای دەست بەکاربوونی تەشکیلکردنی ماوەی 6 بۆ 7 مانگ بەبێەوەی کە هیچ قەیرانێکە بێ هیچ کێشەیەکە بێ ئەم لایەنانە نەگەشتنە ڕێکەوتنێکە ئەم حکوومەتە تەشکیلکەن بەڵام لە ئێستاە کە لایەنە سیاسیەکان ئەوەندە دوورن لەیەکەوە و ئەوەندە ململانی سیاسی قوڵ بۆتەوە ئەگەر ئەم حکوومەتە شەڵوەشێتەوە خۆتۆ ناکرێ ینی هیچ کەسێک مافیەوەی نییە کە بە لایەنێک بڵێ تۆ نابێ بەشداری حکوومەتکەی ئەو لایەنانی کە ئانێ بەشداری لەو حکوومەتە بکەن ئەبێ جارێکی تر بە ڕێکەوتن و بە تەوافق بیکەنەوە ئایا ئەم ڕێکەوتنە چەندی پێچێ لە کاتی ئەم هەموو قەیرانە و کە پێم وایە ئەو لایەنە سیاسیانە ینی جورئەتی زۆر جورئەتی ئەوەیان لێکەشان بەنە ژێر ئەو حکوومەتە بڵێن بەڕاستی ینی ئێمە بەرپرسیارین لەو کارانی کە حکوومەت دەیکا چونکە ینی کارەکانی حکوومەت ئەوەندە بابەتی نایاسایی و ئەوەندە ناشەفافی ئەوەندە دوورە لە خەڵکەوەم حکوومەتە پێم وانە لایەنە سیاسیەکان شانازی بکەن بە بەشداریکردنیان لەم حکوومەتە ئەی لەم کاتە چۆن تۆ حکوومەتێکی تر تەشکیلەکەیتەوە یعنی بە چ شێوازێکەوە چەندێکی تری پێ بچێ لە کاتێکا کە ئێمە ئەگەر بە پێی یاساوە کار بە یاسا بەرکارەکان بکرێ ئێمە 9 مانگ بۆ 10 مانگمان ماوە بۆی کە ئەم حکوومەتە کۆتایی ئەم پەرلەمانە خولەی پەرلەمان کۆتایی پێبێ و هەڵبژارنێکی تر بکرێتەوە یعنی تۆ چەندێکی تر ئەتوانیت حکوومەتێکی تر تەشکیلکەیتەوە لەبەرەوە بەڕاستی بەڕای من ئەوە چارەسەر نییە بە تایبەتی لەم دۆخەی ئێستاەکە قەیرانەکە زۆر قوڵ بۆتەوە و خەڵکی هەرێمی کوردستان زۆر باری سەرشاریان قورسە و ناکرێت چاوەڕێی ئەوە بن هەتا ئەم حکوومەتە هەڵەوەشێتەوە حکوومەتێکی تر تەشکیلەکرێتەوە و جارێکی تر کێشەکان بۆ خەڵک چارەسەرکە لەبەرەوە بێ بیر لە بەدیلی تر بکرێتەوە بەڕاستی بۆ ئەوەی کە لانی کەم وەکو حاڵەتێکی تەواری ینی وەڵامی ئەو
داواکاری خەڵک بدرێتەوە یعنی خەڵک ئێمە بینین کەەوە ماوەیەکی زۆر لە دەڤەری سلێمانی و دەوروبەری یعنی بە جۆرێک لە جۆرەکان ژیان وەستاوە یعنی تۆ لە کاتێکا کە فەرمانبەران هەمووی لەسەر جادەیەکە خوێندنگاکان هەمووی داخراوە مامۆستایان لەسەر جادەن یعنی ئەگەر کەسێک لەناو لە سلێمانیە ئیشی دایرەیەکی هەبێ ئیشەکەی بۆ ناکرێ یعنی بەمان تۆ مراجعی دایرەیە بکە ئیشەکەت بۆ ناڕوا لەبەرەی فەرمانبەران دەوام ناکەن یعنی لە حاڵەتێکی وایە ئەبێت چۆن ئەو حکوومەتە یعنی هەست بە بەرپرسیارەتی نەکا بەرامبەر بە بەلایەکی هەرێمی کوردستان یعنی هیچ وەڵامێکی نییە یعنی من زۆر بەداخەوم بۆ ئەوەی کە بەرپرسانی سیاسی لەم هەرێمەی ئێمەیاوەی کە دەسەڵاتی بەدەستە نابن بە تەنها حکوومەت ئەوەی کە دەسەڵاتدارە وەڵامی هەموو کەسێک داتەوە وەڵامی داواکاری خەڵک ناداتەوە یعنی ئەبینین وەڵامی راپۆرتە نێودەوڵەتەکانە دەرەوە کە لەسەریان دەرەچن وەڵامی لایەنە سیاسیەکانە دەنەوە وەڵامی بەغدا ئەدەنەوە وەڵامی ئەندامی پەرلەمانە دەنەوە کە هەموو مافێکی هەیە بەرگری لە خەڵک بکە بەرگری لە مافی هاوڵاتیان بکە وەڵامی ئەدەنەوە هەر بە فراکسیۆن بە ئەندامی مەکتەب سیاسیان بە هەمووی وەڵامە دەنەوە بەڵام وەڵامی داواکاری خەڵک نادەنەوە کە حکوومەت ئەو حکوومەتەیە هاوڵاتی لێ ڕازی بێ خزمەتی هاوڵاتیان بکە هیچ وەڵامێکیان پێ نییە بۆ شەقام بۆ ئەو خەڵکە بەڵکو کۆمەڵێ بابەتی تر یعنی گومان لەسەر خۆپیشاندانەکانیش دروستەکەن یعنی بە جۆرێک لە جۆرەکان بە تێکدەر و بە ژاوەچی و بە کۆمەڵی ئەمانە قسەیان لەسەرەکەن بەداخەوە ینی تاعاندان لە ناڕەحەتی و لە ناڕزایەتەکانی خەڵک لە هەز نەکردنە بەو معاناتی کە ئەو خەڵکەتیایەتی ئەوان خۆیان لە زۆر دوورن یعنی زۆر دوورن لە خەڵکەوە لە کۆشک و تەلارەکانەوە خەڵک سەیری خەڵکەکەن بۆیە نایبینن معاناتەکان نابینن بۆیە بەو شێوازە هیچ وەڵامێکیان پێ نییە کەواتە ئەمە حکوومەتەکە ئێمەیە حکوومەتێکی لەمە باشتر پێمانێ لەم بارودۆخی ئێستا بتوانێت دروست بکرێت و تەشکیل بکرێتەوە. بەڵای سوپاس دەکەم دەتەگەڕێنەوە لای بەڕێستان کاومەر سەبارەت بە مەسەلەی هەم ئەوەی کە دەستەیەکی سەرۆکایەتی پەرلەمان هاوبژێری هەم ئەوەی کە حکوومەتێکی نوێ پێک بهێنرێت یعنی ئەمە بە حیزبە سیاسیەکان دەکرێت یاخود بە ئێوەکو پەرلەمانتارە. وەی کێشەکە ئەلێرایە برادران لە پارتی دیموکراتی کوردستان جارێکی کێش بانگەوازێکیان کرد کە با حیزبەکان کۆ بنەوە و بەڕایۆژیان پێ بکەین حکوومەت چی بکە ئەمە گەوردین هەڵەیە حیزبەکان پێویستە سیاسەتی خۆیان لە ناو پەرلەمانە پیادە بکەن و فراکسیۆنەکان لە ناو پەرلەمانە ئەو سیاستی ئەوان پیادە بکات و پەرلەمانە ڕایۆژەکە بدا بە حکوومەت ئەمە یەکێکە لە هەڵە گەورەکانە ئەنی تۆ پێویستە پەرلەمان ئەوە پەرلەمانە چارەسەری ئەم گرفتانەکە جا من پێم خۆش بوو وەڵامیشی بە دوواداچوونێ بۆ قسەکانی بەڕێز نەجیبەخان بکەم خۆی باسی دەست کارکێشانەوەی حکوومەتی کرد یا هەڵۆشانی حکوومەت بە دوو جۆر هەڵۆشێتەوە یان ئەبێت سەرۆکی حکوومەت استیقالە بکە دەست کارکێشانەوەی پێشکەشە یان متمانەی لێوەرگیرێت کاتێ استیقالە ئەکە ئەبێتە حکوومەتی کاربەڕێکەر حکوومەت تەصریف العمل ئەم حکوومەتی کاربەڕێکەر هەر بەردەوام بێ بەس کاری استراتیژی ئەنجام نادە بەڵام لەو هەمان کاتیشا تۆ پێویستی بە پەرلەمان هەیە بۆی کەسێکی کە ڕاست پێرێ بۆ پێکێنانی کابینەیەکی نوێ کەواتە تو لە حاڵەتەشدا هەر پێویستی بە پەرلەمان هەیە ئەمەیە گەورترین هەموو ڕێگاکانەوە بانە هەموو ڕێگاکانەوە پەرلەمان پێویستە پارتی دیموکراتی کوردستان و ڕایۆژکاری باشیان هەیە خەڵکی شارەزایان هەیە و خەڵکی زۆر بەتوانە حتا ناو پەرلەمانە هەیە کەسی زۆر بەڕاستی کرد چالاکیان هەیە پێویستە لەوە تێبگەن بەبێ کاراکردنەوەی ئەم پەرلەمانە بەم دەستەی سەرۆکایەتیەوە هیچ تێناکرێ نە ئەتوانرێ یاسای سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی هەرێمی تازەدا بردێ و نە ئەتوانرێ سەر حکوومەت هەڵوە بشوێنێتەوە حکوومەتێکی نوێ ڕابسپێرێ و نەتوانێت ئەم دەستی سەرۆکاتیش کە هەیە ئەگەر ئەوانەیە بیگۆڕن ئیلا لەناو هۆڵی پەرلەمانە بێت کەواتە هەموو ڕێگاکان ئەچنەوە پەرلەمان پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە بەم دەستەی سەرۆکایەتیەوە یان ئەم دەستەی سەرۆکایەتی خۆیان استیقالە بکەن و واز بێنن گەورەترین ئەندام لەوێ دەستی جەرچەکە بەڕێوە بێت. پێ دوای ئەم قەیرانە سیاسی و دارایی کە هەم بە پێکەنانی حکوومەتێکی نوێ بەم دەموچاوانەی ئێستا کە مەسەڵەن دەمێکە لە حکوومڕانیدان چارەسەرە یاخود بەدیل هەیە ڕێگەدن خەڵکی تر بێ حکوومەت پێک ئەلێرایە کاکە ینی کێشەکە ئەلێرایە کە ئەم نخبەی کە ئەنازن بە شەرعێتی شۆڕژ دیاریا لە حیزبەکەی لە حیمنەوە کە بزنەوەی گۆڕانە و لە حیزبەکەی پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵی ئیسلامی یەکگرتو شیوعی هەموو حیزبە سیاسەکانی نیشتمانی کوردستان کۆمەڵێک هەن کە ئەوانە خۆیان بە وەریسی
شرعيتي شۆڕژگەریدا ئەنێن و شەرعیت بە شەرعیتی شۆڕژگەریان داوا بە خۆیان کە ئەبێت لە هەموو شوێنەکە ئەوان دەستیان بڕوە بە لە هەمان شوێنیشان ناچنە ناو دامەزراوە شەرعیەکانی حکومەتی بۆ نمونە سەیری کە هەموو حیزبەکانی هەرێمی کوردستان کە بزان ناو پەرلەمانە کەسێکی دەست ڕۆیشتی ناو حیزبەکانی تیان نییە یعنی ئەوان ئەیانوێ پەرلەمانێکی کۆیلە هەبێ وفعلا هەوڵیاندا پەرلەمانی کۆیلە دروستکەن بەڵام تێگەیشتن لەوەی ئەم پەرلەمانی ئەم خولەی چوارەم پەرلەمانێکی کۆیلە نییە پەرلەمانێکی چالاکە دەست بۆ هەموو بابەتەکان ئەبا چاودێریی چالاکی حکوومەتەکە بۆیە بەڕاستی ئەم پەرلەمانە بەم دەردەبرا سەرنج بدە بزانە لە بزوتنەوەی گۆڕان کەسی ناو نخبەی دەسەڵاتدار دەستڕۆیشتی ناو ئەندامانی پەرلەمانە نیە لە ناو یەکگرتووی ئیسلامی بەمان شێوە لە ناو کۆمەڵی ئیسلامی بەمان شێوە لێکی نیشتیمانی کوردستان بەمان شێوە یەک کەسە بوو لێکی نیشتیمانی کوردستان کە لە قیادەیەکی نیشتیمانی کوردستان بوو دەستی لە کار کێشایەوە کاتێ نەبووە سەرۆکی پەرلەمان کەواتە خۆیان پەرلەمانیان پێ بچووکە ئەمانە یعنی ئێمە نمونەیە بۆ بەس بەڕێز بێنەوە ئەگەر بەڕێز مەسەن لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ئەدایی من یعنی ناڵێم من ئەتوانم بڵێم ئەدای ئەم ئەندام پەرلەمانێکی ئێستا لە پەرلەمانی کوردستان زۆر باشترە لە ئەدای ئەو نخبەی کە خۆیان بە وەریت و بە شەرعیتی شۆڕژگەریان داوا بە خۆیان و ئەوان ڕووی مەجلیسیان نییە ڕووی خەڵکیان نەبووە زۆر بەیان بتوان ڕوبەڕووی خەڵک بنەوە ئەم وەجە جوانیان بردە ناو پەرلەمانەوە لە هەمان کات شایانەیە وەکو کۆی لە سەیران باش سەبارەت بەوەی کە ئێستا ئەوەی کە داوای پێکێنانی دەستی سەرۆکاتی پەرلەمانێکی تازە دەکری ینی حیزبەکان حیزبەکان ڕێبکەون بۆی دەستێکی سەرۆکاتی پەرلەمانی نوێ هەڵبژێر باشە دەیانێت پەرلەمانێکی کۆیلە بنیاد بنێن بە هەمان شێوە ئەوان اعتراضەکەیان زۆر لە جەنابی دکتۆر یوسفە بەڕاستی بۆ کە دەستی سەرۆکاتیان تێوە پێشەوە یەنە پارتی کوردستان تەنها بەبستی سەرکیەوەیە کە بەڕێز دکتۆر یوسف بگۆڕێ یەنە بەبستیان کەسیشکە نییە بەڵام ئەوان لای ئەوان زۆر معلوم بێ دوو ڕێگا هەیە بۆ گۆڕی دووری یوسف یانە بێ دووری یوسف خۆی استیقالە بکە ستەمێکی گەورەی بەڕێ ستەمێکی زۆر گەورەیە ینی مؤسسەیەکی شەرعی دامەزراوەکی شەرعی سەرۆکی شەرعی واز بێنێ لەبەر ئەوەی سەرۆکی ناشەرعی پێ لە واز بێنە ئەخرەمە نامەنتیقیە ئەمە بچ نامەنتیقیە یان ئەبێ ئەوان ڕێگە بدەن ئەو بەو هێزە پۆلیسی خۆیان بڵێن کە ئێمەیان لە هەولێر دەرکردووە بڵێن سەرۆکاتی پەرلەمان وەرنەوە ناو پەرلەمان لەوێ دابنیشن جەلسەی یەکەم ڕوا جەلسەی دووەم ڕوا جەلسەی سێم و چوارەم ئەوان هەوڵی ئەوە بدەن سەر ئەم دەستی سەرۆکاتی پەرلەمانەوەکو لە سەرەتاوە باس بێت لە کاری بخەن متمانیان لێوەربوون زۆر ئاسانە ئەوان ئەگەر بۆیان ئەکەی و بە توانای ئەوان ڕێگە نادەن کە نیسابی قانونی ئێمە تەواو بکەین بەنیە ئەوان نیسابی قانونی تەواو بکەن و دەستی سەرۆکاتی زۆر باشە بەڵام خۆشمان لەو حاڵەتا بگەینەوە قەناعەتەکە ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە پێکەوە ناژین ئەو کاتە بە ئاسانی ئێمە لەوانە هەر خۆشی استیقالە بکەن بەڵێ زۆر باشە بەڵام بارزانی ئەمە بمبرێ سەر ناو ئێمە مناقەشی زۆر گەرم هەیە بۆ کشانەوە کە کشانەوە لە دەسەڵات نانا کشانەوە کە لە دەسەڵات کە تۆ لە دەسەڵات بکشیتەوە لە سەرۆکاتی پەرلەمانیش بەهۆی ئێمە بەشداریمان لە حکوومەت دەستەی سەرۆکاتی پەرلەمانەوە باشە کاتمەکەمەوە بارزانی لە خاڵێک تر باز دەکە کە بەڕێزێک بۆ سەرۆکاتی هێرێمتەکات هەڵبژاردنەسییان بکرێت ئەمە شتێکی تازە ینی ئەو ئامادەیە دەست بەدای دەسەڵات بێت جارانی ژووتێتی یعنی من وازیێنم و کەسێک کە بێ بەس ئەبێش لەکوێ هەڵبژێرێ بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 کە ئێمە دەستمان بردو ئەمە جەمسەری سەرەکی کێشەکانە لە ناو خەڵکەوە لە ناو خەڵکە فریاکەوی باش ئەو جدی بە بڕۆبەرز لە واسینان لە دەسەڵات بەڵێ جدیە بەڕای من جدی نییە ئەگەر چکە جدیەتی لەوایە یەکسەر ئەو ڕازی بێ بڵێ با یاسای سەرۆکە ئەوە لەوەیە باسی ئەوەی کردابێتە یاسای سەرۆکاتی هەموار بکەن تاکو ساڵی 2000 دەستور تەواوی ئەمە جدیەتی مەسعود بارزانی دەرەخست ئەگەر لێرا بیوتە یاسای سەرۆکاتی هەرێم هەموار بکەنەوە بە شێوەیەک لە ناو پەرلەمانەوە سەرۆکی هەرێمی تازە هەڵبژێرێ تا ئەو کاتێ هەمومان ئەگەینە قەناعەتی سەرۆکی هەرێم بەپێی دەستور تەواو بێ ئایا لە ناو خەڵکەوە هەڵبژێرێ یان لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێ ینی سوڵتەکە پەرلەمانی بێ یان سەرۆکاتی بێ بەپێی دەستور بەڵام بۆ ئەم ماوەیە لە ئێستا تا ساڵی 2007 هیچ ڕێگە چارەیەکێنێ ئیلا ئەبێ لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێ کەواتە لە ئێستاوە تا ساڵی 2007 کە ئەو وازیێنێ ئەبواە باسی ئەوەی بکردایە کە یاسای سەرۆکاتی هەرێم هەموار بکرێت بەڵێ سوپاس دەکەم نەجی بەخانە گەر بگەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە بەڕێز وتە دەم حکوومەتە وەڵامی داخوازەکانی خەڵک ناداتەوە وەڵامی راپۆرتە نێودەوڵەتیەکانەوە بەز وەڵامی خەڵک ناداتەوە مەسەلەن ئەو کارەکەی بۆچیە پاشانی سەبارەت بە مەسەلەی موچە ئێستاوی کە بەلای خەڵکەوە گرینگە مەسەلەی موچەیە ئێوەکو پەرلەمانتە ئەندامانی پەرلەمانی کوردستان پێشگیری لەو بۆچونە دەکەن کە لە ڕێگەی بەغدادەوە کێشەی موچەی فەرمانبەران چارەسەر بکرێت بەڵێ بێگومان ینی کە وەکوتم وەڵامی داخوازەکانی خەڵک ناداتەوە لەبەرەوەی کە هیچ مهتەم نییە بە کێشەکانی خەڵک وە
تێناگات لەو ناڕزایی و لەو کە ئەڵم تێناگامە بەستەوەی کە ئەوێت تێنەگایینە خۆی ئەو معاناتیانیان نبینیوانی کە لە دەسەڵاتان و هەز بە معاناتی خەڵک ناکەن بۆیە بێمنەتن بەرامبەر بە خەڵک و بە هاوڵاتیان ینی من پێم سەیرەکە ئەم حیزبانە نازانم شەرعێتیان لە کوێ وەرگرتووە ینی ئەم دەسەڵاتی کە هەیەیانە و پێی ئەنازن و ینی بەو شێوازە حکومەکەن لە کوێ وەریان گرتووە ئەگەر ملت نەبێ ئەوان بەرپرسی چێن ینی لەبەرەوە ئەوەنە بێمنەتن لە خەڵک بەڕاستی ئەوە هۆکارەکەی کە وەڵامی داخوازی خەڵک نادەنەوە ئەگەر نا پێشتر یان ئێمە ئەبینین کە لە خۆپیشاندانەکانی ساڵی 2011 خەڵک داوای باشکردنی سیستمی حکومڕانی و ینی چاکردن و وەنەهێشتنی گەندەڵی و شەفافیت و ئەوانەیە کرد ئێستا خەڵک تەنها ئەڵێ موچەکەم بنێ ینی زۆر بەداخەوە کە ئەم دەسەڵاتە لە دوای 25 ساڵ لە حکومڕانی گەشت بێت ئەو ئاستی کە ئێستا بە حسابی خۆمان نەوتی خۆمان ئەفرۆشین و سیاسەتی ئابووری سربەخۆ ئەمانێ پیادە بکەین لەگەڵەوەیە کە ئێستا نەتوانێت موچەی هاوڵاتیەکانی بدا جگە لەو هەموو پرۆژە و لەو هەموو خزمەت گوزاری کە وەستاوە و هیچ شتێک ناکرێت لە وڵاتە هەمووی وەستاوە نەتوانێت موچەکەش بدا کەواتە ئەمە بێمنەت بوونە لە خەڵک ئەگەر نا یعنی من پێم وانەیە کە ئەوە پارە نەبێ نەتوانێت موچەی خەڵک بدا لە کاتێکی شاکە بەو شێوازە هیچ وەڵامێکیان نییە خۆیان هیچ پرۆژەیەکیان پێنێ بۆ چارەسەر کاتێک کە پرۆژەیەکی شتەر حەکرێت بۆ چارەسەرکردەکە ئەوان بە هەموو شێوەیەک دژیە وەستنەوە بۆ نمونەیەکێک لەو پرۆژانە ئەوەیە کە ڕوو لە بەغا بکرێتەوە و داوای شایستە دارایەکانی محافەزەکان بکرێ لەم حاڵەتەیە ئەگەر بۆ نمونە محافەزەکان ڕوو لە ناوەند بکەنەوە تەنها لە بواری داراییە و لە ڕووی ئەوەی کە بژێوی خەڵک چاک بکرێ خۆی مە تا ئێستا نەمان و تۆ ئێمە لە بەغا جیابووینەتەوە ئێمە هەرێمێکی فیدراڵین و سەر بە بەغداین لەبەرەوە ئەگەر بڕیارە واز لە بەغا بهێنین و دوورکەوینەوە بە یەک جار بڕیار بدەین و هەرچی وەزیر و پەرلەمانتار و پۆستەکانە لە بەغا بکشێنێتەوە کەواتە بۆ ئەگەر چارەسەری خۆیان چارەسەریان پێ ناکرێت بۆ ئەوەیە لەوێ چارەسەرە بێ بۆ ڕووی تێنەکەین ئەگەر ڕوو ناکەنەوە با خۆیان چارەسەریکەن ناکەن ماناوەیە ئەمە بێمنەت بوونە بەرامبەر بە خەڵک و هاوڵاتیان و پێشەمانێ هاوڵاتیان تا سەر بەو شێوەیە ئەمەیان لێ قبول بکات و بارودۆخەکە ینی ئەوەنە ئێستا گەیشتوەتە حاڵەتێکە کە ڕۆژانە بینین ڕۆژ بە ڕۆژ خۆپیشاندانەکان و ناڕەزایەتەکان فراوان بەڵێ زۆر سپاس نەجیبەخان سپاس دەکەین کاتمانە کاومەر زۆر بەکوتی لەماوەنی خولە ئەگەر لەسەرەوەی کە داواکاری خەڵک ئێستا بریتێ لە موچە زۆر بەرنامەیەکی خۆی بەداخەوە ئەم برادرانی ئەم پرۆژیان پێبوو بەڕاستی پلیان کرد لە ئاشکراکردنی ئەوە ئەو پرۆژەیە ئاشکرا نەکرێت تا ئەندام فراکسیۆنەکانی کوردستانیان مسۆگەرە کرد پەرلەمانیان مسۆگەر کرد چونکی تا ئێستامان فراکسیۆنەکانی پەرلەمانی مسۆگەرە خۆزگە ئەوان بیانتوانێت موچە خۆران بێن بۆ ئەو کاتە بۆی حکومەتی هەرێمی کوردستانیان ئیعلاج کردە و با نەیە ئەو موچەی کەوان ئەو پارەی مسۆگەریەکەن بۆی ئەوان بیانویان ببڕین نەیە بۆ پارێزگای سلێمانی هی هەرسێ پارێزگاکە هەر چوار پارێزگاکە بێتە هەولێر با لە هەولێر و دابش بکرێ بۆی پەیوەندیەکە لە ڕێگای ئەوانەوە بێ ئەگەر ئەمیش بە نەزاعات بکرێ ئەوە ئەو برادرانی ئێمە من ئەخیرەت ڕێگەم بدە بام قسەی داڵکەم ئەو برادرانی ئێمە ئاستەنگە هەیە لە بەردەمێنە هێشتا فراکسیۆنە کوردیەکان مسۆگەر نەبوون دەنگ بۆ ئەم پرۆژەیە دەن یان نەیدارن و هێشتا پەرلەمانی کوردستان عێراقیان مسۆگەر نەکردووە ئایا دەنگ بۆ ئەم پرۆژەیە دەن و ئەمە تەبعاتی مالی لەسەر تەبعاتی مالی لەسەر بۆ بێ حکوومەتی عێراقیش مسۆگەر بکرێ تۆ پەرلەمانت مسۆگەر نەکردووە حکوومەتی عێراقیت مسۆگەر نەکردووە هاتوو لێرە کردو بە کێسێکی سیاسی و پارتیش قۆستیەوە بووی کەوا ئێمە ئەمانێ فیدراڵی محافظات زیندوو بکەینەوە ئەوە نییە بەڕاستی لە ئەساسە بەرنامەکە ئەوە باسییان نەکردە تا ئەو کاتەی هەموو ئەم کۆس و تەنگەژانیان حەلە کرد ئەو کاتە حکوومەتی هەرێمیان بکتە عێراج زۆر سپاس بۆ بەڕێز عومەر عنایەت ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە سەدۆی سەرەکی لەگەڵمان بووی هەروە زۆر سپاس بۆ نەجیبە لەتیف ئەندامی پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارەنەم تا بەرنامەی ترخواتان لەگەڵ